سڵاو لە تۆش کاک سالار لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە سەرەتای ڕوودانیە و بوومە لەرزەیە ئەوەی کە زۆر خەڵکی ئێرەشی لە ناو تێڕامانێکی زۆر عجیب داهێشتوێتەوە بە هەنە هاتنەوەی خەڵکی شارەکانی تر بۆ لە ناو ئێرانە بەدەمەمانەوە کە هەر هەمان شەو خەڵکێکی زۆر گەشتووەتە ئێرە بە هاوکاری و لە ڕۆژانی داهاتووشدا خەڵکەکە تا هاتووە زیاتر بووە بە تایبەتی ئەوەی کە ئێستا شتێکی لە ناو دڵ و دەرونی خەڵکان نێشتوێتەوە زۆر پێشتر یعنی شتێک دروست بوو لە بینی ئەمانەیە لە بینی تورک و فارس و کورد و ئازەری و هەموو نەتەوە جیاوازانی کە لێرانە هەنوە لە بەتایبەتیش لە ڕەنگە لە نێوان کورد و فارسا و لە نێوان شیعە و سونەیە شتێک هەبوو بەڵام ئەوەی کەم حادیسە ڕوویداوە دوای ئەمە ئێستا ینی خۆشەویستیەک لە ناویانە دروست بووە بە تایبەتی ئێستا ئەوەندە خەڵکی وێرە خۆیان بە قەرزاری خەڵکی ناوەندی شارەکانی تر دەزانن زۆر باسییان دەکەن زۆر ینی ئێستا بە منەتێک دەزان دەستە سەر خۆیانەوە و دەبێت ڕۆژێک بێمان جوبرانی کردەوە خۆیان بەڵام ئێستا من نزیک بە کاتژمێرێکە گەشتومەتە ناو سەرپێڵ و زەهات ئەگەرچی ئێرە نزیک بە چل قولەکێک لە ناوەندی بوومە لەرزەکەەوە دوورە بەڵام دیارە زیانێکی زۆر لێڕەداوە خەڵکێکی زۆر لێرە گیانی لەدەستداوە نزیک بە 13 کیلۆمەتری سەرپێڵ و زەهات کە لەوێ بووم لە گوندێک بوون ناوی کویکەوە کە لە 5 گوند پێگاتون ناوێ ناوە مجتەمەعی کۆمەڵگەیەکی کویک لەوێ نزیک بە 127 کەس گیانیان لەدەستدا بوو لەوێ چیرۆکی زۆر جیاواز هەن لەوەی کە خەڵک چۆن لەناو ماڵەکەیە بەجێ ماوەوە گیانی لەدەستداوە ئەوەی کە دەربازی بۆ چۆن دەربازی بۆش کە بریندار بۆ چۆن بریکات بەڵام ئێستا نزیک بە کاتژمێرێکی گەشتومەتە ناو سەرپۆزات لێرەش دووبارە دنیای چیرۆکی سێر و سەمەرە هەن ئەمەی کە لە پشتمەوە ئێستا تەنها تاریکیەکەیەوە دەیبینن بەڵام پێش بوومە لەرزەکە ئەگەر زومی کامێرەکەی بکەوێتە سەر و زیاتر وێنەکان بێتە پێشەوە ئێرە دوو بینا بووە لێرەکە یەکێکیان 4 تەبەقە بووە 4 نەوەم بووە ئەمە 4 نەوەم بوو ئێستا کە زومی کامێرەکەی لەسەرە و ئەمەی تەنیشتیشی 3 نەوەم بووە لەم لاوە بەڵام ئەمەی کە 4 تەبەقەکە بووە نزیک بە 30 کەسی تیا گیانی لەدەستداوە ئەمەی تەنیشتیشی 9 کەس کاکاتە 39 کەس لەم دوو خانۆ گیانی لەدەستداوە لەم خانووی کە 4 تەبەقە بوو 30 کەس گیانی لەدەستداوە ئەگەر چی بوون 4 تەبەقە خەڵکی جیاوازی تیانیشت جێ بەڵام یەکێک لە نەوەمەکانە جژنی لەدایکبوونی یەکێک لە مناڵەکانیان بۆ کە میوانی شارێکی تری میوانی دەرەوەی شاریان هاتووەتە ئێرە بۆەوەی کە لە جژنەکە بچار بێ بەڵام لەو کاتەیە کە بوومە لەرزەکە هاتووە بەداخەوە کەسیان دەربازیان نەبووە لە هەردوو خانووەکە و ئەم خانووە کەوتونەتە پشتاوە بەداخەوە 39 کەس گیانی لەدەست ئەم خانووی تەنیشتیشی ئێستاش هێشتا مەترسی ڕووخانی هەیە بە بچووکترین بوو مەترسە چووکە خانووەکە بەگشتی جوڵاوە بەڵێ جەلال ئێستا ئەوانەی کە بەرامبەرمان خانوویەکی تر هەیە کە گەر زوومی کامێرەکە بکەوێتە سەری خانوویەکی 4 قات بووە بەڵام ئێستاش ئۆتۆمبیلی خاوەن ماڵەکە لە ژێر ئەم خانووەدایە کە لەبەر چاوتانە بە 3 کەسی گیانی لەدەست جەلال ئەمەوێت بپرسن ئێستا ئەوانەی کە ڕزگاریان بووە ینی لە زەمین لەرزەکە لە ڕووی دەرونیەوە وەزیان چۆنە حاڵەتی دەرونیان کۆماری ئیسلامی ئێران وەزعەکە زۆر گۆڕاوە لە گەیاندنی هاوکاریەکان بەسەر خەڵک ئێستا خەڵک ینی لە دوو ڕۆژی ڕابردوودا کە ڕێبەری کۆماری ئیسلامی هاتووەتە ناوچەکە هاوکاریەکی زیاتریان هاتوو ئەگەرچی ئێستا ئەوانەی کە ناو چادرەکان نە خواردنی ڕۆژانەی سێژەمە نە میوە تەڕەزات شیری بەیانیان ینی تەنەت خواردنی بەیانیان هەموو خواردنەکانیان هەیە هەمویان بەسەر داڵۆشەکرێت لەلایەن تیمی تایبەتەوە چە خەڵکی خۆبەش بێتە حکومی بێت من ئێستا یەکێکم لەگەڵایە لێرە کە درهاوسی ئەمانە بە زیاتر لەگەڵەوە قسە بکەم کاکە زۆر سپاس بۆ دەمێکە لێرە ڕام کردووی لەبەرم کوشتەوە ساردە داوای لێ بڕێن لێکەم ئەو شەوە چۆن تێپەڕان چۆن ڕوویداوە چۆن ئاگادار بوون کە دراوسەکەتان شێوازە زیانی بکرد دەستخۆشیتان لە یەکەم زەحمەتان کێشاوە وەڵا ئێمە لە ماڵا بووین ماڵ خۆمان نەبووین و مەردم کچی لە ماڵ خەیا بوو میێوانمان بوو پەس لەرزەیە هات تۆجمان پێ نەکرد لەرزەی لە وەڵا هات تۆجمان پێ نەکرد لە شوێن ئەوەیە زلزلەکە هات بوومە لەرزەکە دەرواقع زۆر 18 تا 20 ثانیە لێرانمان هاتینە خوار و مناڵەکانمان وە قیژ و قاش هەورمانە خوار و ڕاپەکەمان پیا بەپێی پەتیوە لە باس تۆ هاتینە دەشت ماڵەوە جەم بووینەوە لە ئەم ماڵەکە هاوارە هات لە ئەو ماڵەکە هاوارە هات خەڵک گشتی هاواریە کرد بگەنە داوامانە بگەن کە سڵاتن و بەرقنە و تاریکی و تەک و تۆز ماڵەکان ئەچووەبان زۆر لە خزمەتادی هەر کەسیش دەکرد خانوەتی پێیاوتین ئێستا باز لە هاوکاری خەڵکی شارەکانی تر
خەڵکی تر لە شیعە لە چۆن بەهاناتانەوە هاتن ڕۆژی داهاتوو دەرواقع تمام شارەکان و گەین پێمان سنی و شیعە و تورک و غەرب لە کل شارەکان و هاتن هەمکاریان کرد کۆمەکیان هاوڵ والیان ڕازی بێت بەڵام لیان ڕازی زۆر باشە لە دوای هاتنی ڕێبەری کۆمەڵایەتی کارەکان یعنی لە خزمەتکردن چۆن خزمەت وەڵا خزمەت خاص لە کانسکە قەرارە بێت دەستکانە موقەت قەرارە بێت قەرارە ماڵەکان باس کۆمەک بکەن نەهادێلگیشیان کۆمەکەکەن کە دارەیش و زۆر سپاس لە کاتم گرتی سپاس پێم وەلای تۆ کاک سەلارەمێ ئاماژە بۆ بکەم کە ئێستادا لیژنەکان بەردەوامن کە دەگەڕن بەناو شارەکانە بکە تەخمیناتی ئەو ماڵانە دەکەن کە ڕووخاو بە تەواوەتی یادکرێت کە بکەڵ ژیانیان تێداوە تەمان ئەندازیاری تایبەتیان لەگەڵ زۆر باشە جەلال ئەمەوێت بپرسم کە تۆ لەو ڕۆژەوەی کە وەکو تیمی پەیام گەیشتونەتە ئەو شوێنانەی کە زەمین لەرزەکەی بەرکەوتووە دۆخی دەرونی هاوڵاتیان چۆنە؟ کاتێک کە نزیک بە کاتژمێرێک لەمەوە پێشگەشت مەناو گوندەی کە 127 بوو لەناو خێوەتەکانە دانیشتن چەند پیاوێک کە دانیشت بوون من بۆ لای یەکێکیان ڕۆشتم کە 5 کەسی خێزانەکەی لەدەستدا بوو ینی کاتێک کە میوانەکانی هاتن دانیشتن باس لە ڕووداوەکەیان دەکرد هەستم کردەمان بۆ دڵنەوایی ئەمان کاتێک کە من بۆ لای ئەو کەسێک کە ڕۆشتم باسی میوانەکانی دەکرد سێر دەکەم یەک لە یەک زیاتر داخدارن ینی هەیە تەنها خۆی دەرچووە بەژنۆ ماڵەوە هەمووی لەدەستداوە هەیە دایک باوکی هەیە کەسیان لێ دەرچووە زۆر چیرۆکی جیاواز هەن لێرە بەڵام بۆی کە زۆر سەرنجی ڕاکێشام کاتێک لە یەکێکم پرسی کە چۆن سەبر دەکەی کاتێک کە ژن و منداڵەکەتیانیان لەدەستداوە لە وەڵامدا تەنها ئەوەندەی وت مادام من نوێژ دەکەین باڕ هەموو شتە ناوێت لێر دنیاهەیەکی چیرۆکی جیاوازی ئەوەی کە دێتە ئێرە زۆر تێڕوانین دەبێت جیاوازی بۆ خەڵکی ئێرە ئەگەر گەرچی بەشێکیان بەتێبێتەوانی کە من لەگەڵیان مقابلم وە ینی لە ڕووی ئیمانێکی زۆر عەجیبیان هەیە لەوەی کە بەرگی ئەم کارەساتیان گرتووە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان جەلال محەممەد بە هیوای سەلامەتیتان لەگەڵ خۆت و کامێرەمانەکەت بە هیوایەوەی کە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بە سەلامەتی ژیان بگوزارن ئاخر نەهامەتی بێ بەسەر میلەتی کورد و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بێت.